بەشداری پیشانگای بەپوورەی ئازادیەکان بووم. ئەم وێنەی تراکتۆرەم کێشاوە چونکە تراکتۆر یارمەتی جوتیارەکانەدا. خوایە واتەن ئاواکەی چەند دڵگیر و شیرینە، دەشتی خۆش و ڕەنگینە ئاوی کاوسەرە. چونکە کۆرۆنا بۆی خۆمان پارێزین و لەم بۆرە جلی کورجی چونکە جلی کورجی بەرگی خۆمانە. دوان شووتی میوەیەکی هاوینەیە کە ئەژمێریش بۆ کاتەکانم. بەڵێ کات لە لای من گرنگە. بۆیە هاتوومە بۆ ئێرە. وێنەکەیشم ئەوەیە وێنەکەم بەهار لە شێوەی بەهار دروست کردووە، بۆیە بە بەهارم دروست کردووە. لەبەری حەزم لە بەهار بوو، لە بەهاریش لەدایک بوومە. زۆریشم حەز لێ ئەم پێشانگە، بۆیە حەزم لە هەدیەکانێتی وە زۆریش خۆشە. من زۆر حەزم لە پێشانگە، ئێرە زۆر خۆشە و مناڵی زۆریش لێ. بە دوو وێنە بەشداری بوومە و دانەیەکی بۆق و دانەیەکیشان هیلادێ. لەبەرەوەی ماڵی ننکم لەوەیە.